یەک پرسیار. دکتۆر زبێر ساڵتان لێبێت. هۆکاری هەبوونی خوێن لە میزدا چییە؟ سڵاوتان لێبێ. طبعاً بینینی خوێن لە ناو ڕێڕەوی میز نیشانەیەکی زۆر جێی سەرنجە و هەندێک جاریش مەترسیدارە. لەبەرچی لەبەر ئەوەی ئەگەر بێت و لەو کاتانەی کە چارەخوازەکە تەمەنی سەروی 40 ساڵ بێ، ئەگەر بێت و چارەخوازەکە جگەرەکێش بێ یاخود ژینگەکەی کە تایە ئەژی ژینگەیەکی پیس بێت و یاخود یەکێک لە ئەندامەکانی شێرپەنجەی ڕێڕەوی میز یاخود میزڵدانی هەبوو لەم کاتانەدا مەترسیدارە. لەبەرچی مەترسیدارە لەبەر ئەوەی ئەگەر بێت و خۆی دوا بخات لەوانەیە شێرپەنجەی میزڵدان یاخود ڕێڕەوی میزی هەبێت و قۆناغەکە تەشەنە بکە لە قۆناغی یەکەمەوە بۆ قۆناغی دووەم و لە دواییدا چارەسەرەکەی لەوانەیە گران بێ ئاسان نەبێت بگاتە ڕادەیە کە میزڵدانەکە کامل هەڵبژیرێ یاخود پێدانی چارەسەری کیمیایی یاخود سوتاندنی بەتیشک بۆی بکرێ و کۆنتڕۆڵکردنیشی لەو حاڵەتەدا تۆزێ ئاسان نییە. بەڵام ئەگەر لە سەرەتادا سەردانی پسپۆری خۆی بکە چارەسەریەکەی تەنیا بکردنی نازور و هەڵگرتنی گرێکە و وەکەویکردنی کارێکی زۆر ئاسانە. زۆر سوپاس بە هیوای سەلامەتی. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.